بازاری تێراوەیە لە هەولێر یەکێکە لە کۆنترین بازارەکانی شارەکە کە هاوڵاتیان بۆ دەستخستنی پێداویستەکانیان ڕووی تێدەکەن. کاسبکارێک بۆ پەیام دەدوێت و دەڵێ 40 ساڵە لەم بازارە کار دەکەم تاکو ئێستا بێبازاری و دۆخی خراپی ئاوام نەبینیوە کە بەسەر خەڵک و بازاردا هاتبێت. لە ساڵی 86 لێرەمە گونتێک چوو لە خوای بەزار من هاتی باو لێرەمە ئۆرسی لە فۆشمە لێرە بازار وەختی خۆی باش بەس ئێستا وەڵای بازار نییە بۆ خوا 2 ڕۆژ 3 ڕۆژ چاشەبێ ئەوم هینایەوە چخۆیمە ئەوت پاقە لە مینای ئەو لە گومژی بە 10 ساج نەمچی لێرەوە 2000 ناکە کا بازار نییە. بنەوە 2 مانگە معاش نهاتیە بازار دەبینی بازار کزی زۆر پێوە دیارە ئەمشەمی سەبەب ئەو بێمەعاشیە ئەگەر بێت و لە وەختی خۆیدا بەش بکرێ بە تاکید وەزعەکە خۆشتر دەبی بازار باشتر دەبی بەڵام ئەوە دەبینی وەک دەبینی ئەوە 2 مانگە بەڕاستی ئێستا مامۆستایەک لێرە ئەو 2 مانگە ڕاتبوومان نەگردێ هیچ ئارێ وەڵا زۆر وەزە خراپە بەڕاست. هەر بەهۆی بێموچەییەوە گەر بازارێک ما بێت بازاری کۆنەفرۆشانە لە حاجیە قسە بۆ پەیام دەکات و دەڵێ خەڵکی بەهۆی بێکاری و بێمەعاشیەوە شتی کۆنەی ماڵی خۆیان دەفرۆشن تاکو پێداویستی ماڵەکانیان دابین بکەن. ئێستا من وەزعم باشتر لە هەندێک کەسی ئەو ئافرەتە لە شەرمانەڵات ئەوەی هینایە دەرێ سوێنێ مندارم داوایە 1000یان کردێنە بۆ ئەوانە دەفرۆش ئەم برێمێک بە شخص خۆم منداڵی کچکەم نییە بەڵام ئەوە تا ئەو وەزعی عالەمەیە وەڵڵاهی هیچ ژیانی عالەم تێدایە گلەی خۆیان دەکەن بەس ناشوێرن دەربڕن وەچی موچە نەبی وەچی کاسبی نەبی عالەم بەس دەژی هەیە کرێت چییە لە دەرکەی دەدرێ وەڵڵا خۆیان دەشارنەوە. بازار باش نییە چکە هەمووی کەس بووە ئێستا ئەوەی هەبی خواردنەکە ڕۆژانە کابرا دێتن لەوانێ هەتا 500 پێوی دێت 6 شتی لەبە لەوانێ بۆ 500 سێشتی پێ بکڕی ئارێ وڵاگەر نابری باش بین ناوەڵە پێشتە چکە لەوانێ ڕۆژانە بەخوای مشتری داهات بای 50 شستی دەبر بەس ئێستا لەبەر ئەوە ساکە خراپە کابرا هەر بای 5 زۆر بە بای 10000ەوە. دواکەوتنی موچە کاریگەری نەرێنی و خراپی لەسەر کەسابەت و بازار دروست کردووە. دواکەوتنی دابەشکردنی موچە بە جۆرێک کاریگەری بەسەر فەرمانبەران و موچەخۆران و تەنانەت بازار و هاوڵاتیانیش دروست کردووە کە هەر کەسێک لەم بازارە دەدوێنیت ناڕازی و نیگەرانە بەم دۆخێکەوە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری هەولێر دروست بووە. هاوڵاتیەکی ئەم بازارە بۆی باس کردم کەوە ماوەی 40 ساڵە لەم بازارە کار دەکات بەڵام تاکو ئێستا دۆخی خراپی بەم جۆرە بەخۆیەوە نەبینیوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.